تماشاوان هجا ایوار باش هفته به دم استودیو روداوی لهولیر ایرو استو هفته مهایکه دل بخوین دارم بولتنه که نوچنج واره پیش کشتم دست پیک سرچ جنرال مظلوم عبدی فرماندار گشتی حسده و بر پرسا پیوندی در و لروج آوای کردستان ایلام احمد لشامینه و لگل سرکردین سوری پیوندین هر دو آلیان و ریکفتنین که هاتنه امضا کرن گوتو بیش بکن ایرو ساعت یک بدم هولیره شتینی ورو هشتی کامیون آلیکاریا کامپانیا رنج روداوی جبو روج آوای کردستان هات شاندن بریار سبجی 40 کامیون دن بین شاندن ده خواستن که آلیکاری در باسی کوبانی جی ببه کنویا گوژ علی رنج وتی به روداوی را به خیرخوازی برزانی را گشت یعنی ادی برید کوینتین روجاوا جبوی مجه شانازیه کاروانه کی هی و سورا سوری آلیکاریان 5 بار هلگر در باسی کوبانی کرن لی او آلیکاری گلکی کمه کنگرسمان امریکی لینسی گراهام دبیجه اوه پروژه یاسایه که بناوه یاسایه رزگار کرنا کردان پیشکشی کنگرسی بکو آرمانجا و یاسایه پاراستنا کردان جو هر ایرشکی دبیجه کی ایرشی کردان بکه اوه وره جزا کرن و امریکا بریتانیا و فرانسا و آلمانیا جی پیشوازی لدریش کرنا آگربستا دنابر حکومت سوری و حسده دا کرن لی حسده دا بیجه حکومت سوری آگربست بن پید که و ایرشت که نوچه که بلزه تماشاوانین هیجا جنرال مظلوم عبدی فرماندار گشتی هیزن سوریا دموکراتیک حسده بر پرسا پیوندین در ول روش آوای کردستان ایلهام احمد نهال شامینه اف جدارین تایبتیین کو ام پیرات پیوندیه دانه افتشت جمرا گوتن لشامه و چه گوتو بیش بکن بیگمان پیوندیین دنابرا کردان و حکومت سوریه دا پیوندیین دنابرا هیزن سوریه دموکراتیک حسده و شامه دا ایرشین کتین سر کردان و ریکفتنین که حتی نها جه هر دو آلیان و هاتنه امضا کرن و مجارین گوتو بیشن لگل شامه بن هیوی دکم انجامین باش جه هفدیتنین کل شامه چید بن در کون و ببن خیرک جبو روش آوای کردستانی و رین چاره سریه وکن و داوی لوان ایرشین کتین سرما وره سبا سر سبیزو ایرو نسبا ایرو سر سبیزو از چومه جه کامیونین آلیکاریا کجبو روش آوای کردستانی هاتنه کوم کرن که رنج سنگاوی ده کامپانیا به ناو رنج روداوی دا او آلیکاری کوم کربون از چون مدید به دهان کامیون آمده ببون بار هلگر هاتبون بار کرن ساعت یک نیورو به دما هولیره یک کمین کاروان آلیکاریان جبو روش آوای کردستانی هات شاندن 8 کامیون بود تماشاوان نیجا هیجانه که گلکی غریب و عجیب بود دریم اوها گپ لید دا پیامنیرین روداوی جیلوی داره بون تاوی کاروان آلیکاریان برای خدان سینورید نابرا باشور روش آوای کردستانی دا لی در روی هر کسی دا کیف هبو خوشی هبو حسکرن هبو ده دما بریکتنا وان کامیونان دا کسایتین کرد خلق کردستانی هبو در ریزه دا سکنی بونو بوی کروانی را سلاوین خواه جبو روش آوای کردستان شاندن 10 تن کلوپل خارن شیر زاروکان صوبه بطانی جلو برگ و چند پیداویستی دن هنه جه همو تشتی که خلق بخوازه دوان کامیونان ده هنه که اونها لسر اکران روداوی دبینن اف کامیون وی بچن روش آوای کردستانی اف آلیکاری وی بگه خلقی ما 8 کامیون بو ایرو بریاره سبجی کاروانه کی دن کجه 40 کامیونان پیکته بکوره و برای خواب در روش آوای کردستانی اف پیشابوره تماشاوان اینجا اف دیمن کنها دبینن اف آلیکارین که روداوی ده کامپانیا رنج
روداو دا کوم کربون خلکی باشور کردستانی او آلیکاری پیشکش کربون او آلیکاریا که روداو در باسی روژ آوای کردستانی دکه و بریا دزگاه خیرخوازی بارزانی بگه خلکی و دزگاه و آلیکاری السر ولاتیان بلاغ بکه بار هلگر من گوت و بریا دری پیشابور سه مالکا در باسی باجار قامیشلو و ببن ادی و جور آلیکاری بگه جهندنجی هیوی اوه و ته چاور کرن که بشکی مزنج و آلیکاریه در باسی باجار کوبانه ببه که نها دبن دور پیچه که گلکی تنده و جبر برچیبون و سرمای حتی نها 5 زاروکان جیان خوش دستانه اف دیمن زندینه که هون دبینن کاروان کامیون آلیکاریا روداوه نه لپیشابورن پیشابورو سه مالکا جمعی خابور در ناورا در باسته و جمعی دجلت ناورا در باسته و پیامنرین ملوه داره کیلوره حیدر دوسکی جه پیشابور لگل منه حیدر تبخیر هاتی خیرت حیدر دستی خودی سردلی خواه ها تا قلت كيلويرا مو قلت ازم آها بجو اجيج بدري ما برافو والله حيدر جهاتي ها بني قوتني ناصك حيدر شو خوشه بنيرا بس بي زو ام چونه جي او كاميون كنها دل پشتوان راوستيايا اف كاميون ما ساعت يكي نيفرو جوه داره بريكرن نهار گيشنا پیشابور سر خيره با بسلامتي گيشنا وي داره کنگی و درباسی سیمال کا ببن درباسی عالی روجاوا ببن حيدر دل بخوین بری از بحث هر تشتگی بکم تا گاوه بحث وی خوشی وی جوش و هیجانه کرد یا کل دم بریک هاتین و هاتین و خلکی چه پیشوازی کرد یا کمل وری تیبینی کردی چه خوشی هاتین دما کردک بر ترابوتن به همای دیار بکتن سر جاده یانو ام ویلوگوی ببینیم که رودا و هارکاریت کمپینا رنجا رودا و بروش هوای کردستان دیمن هندی جوان نک مبخو و کو تاک و کو کردک و از بشم پر ریکا بیتن هاری کاریا برای که خوب کم روش هوا بیتل با کور بیت روش حالات بیتن هر قلاش اکا دنیای بیت مستحيل بجم محاله خوشيه كانت هبيتن اوا گهشت نوي داره دم جمير 6 و 20 خولك جبركو وكو ريكار دم جمير 5 درگه تا دای خستن هرش هفتی سپیده ود بیتن حتی 5 واری لوی داره اوا گهشتین و گورا پانت نوا درگه پیشابیره دار همی هاتین راوستاندن حاضری همی هاتین کرن از چم بجم خوشحالی ممنونی و جامعه کارگیری درگه پیشابیره جامعه را تقصیری نکریه بهند همی رکارب آسانی به نکرن و همی آسان کاری به نکرن بهند هر چیزی هاری کاریه سپیده زیف ریب کبن و گهنه دست بجم وان کسین پیدوی اوید ویگاوه گلک شوان وکو تدا دیار کرن گلک شو روشکا نخوش دا یا سرمایه یا برسه یا روشن جدا جدا دا در باز بکن اوید وی داره دا وکو چند روژن بوریجی و هوا تقصیری نکریه و خلک هرم و کردستان جی تقصیری نکریه کو درمان کلو پلن خارنه ین و خارنه پیدوین زارویان شیر زارویان دایبی هر تشتک خلک پیدوی بیته 1200 طن ین کلو پلانت نواوان بار هلگیرا دهاتینه حاضر کردن خو آوا و خارنه و کلو پلن جدا جدا اول و درجه و هندک الو درجه این اول 5 کامیون الو آلیجی هاتینه را گرتن همی هاتینه حاضر کردن بهنده کوس پیده دم جمیر 7 دما درگه ود بیتن اول دناره و چنه آلیه دی کو وک آلیه دی درگه استعمال کو روبار بجم آف دیجلت ناو برای هر دو کادا در باز بیده در بازی آلیه دی بن بهنده بگهنه خلک من روشاوای کردستان یا کود وی کمپینی دا یا کومت بینی کی اومدیت از بحثا تورا یعنی اوفیسا که تورا میدیا رو داب کم دیمنت گلکت بال کش پیشمرگه هبویا چاکیت خوی شر دجی داعش اینا پیشکش کریه خلک هبویا موچه شهید سالن 8 اینا کوگوت یا باب من او اس موچه یوتینم 500,000 دینار او من پیشکش رو شاوا کردن زارو هبویا کو قاسا خو یا کو هل کفتن خوشی و هل کفتن سر کفتن و یه قطاب خانه جدا جدا دا باب و دی باب تو کسو کارتی پاره داینه کرینه توی قاسه دا قاسا خوی نه خالی کریه بهنده دتب کلو پلو بهت پیشکش کردن بو خلک من روشاوای کردستان هسته که از شیم بجم هر کرده که افرو که شانازی پید بتن کو یا کو اف تورا میدیا یا رودا و شای بکتن کو است ها که و بجم و سازی دامه کو رنگل گلک دولت اف حنره پیچه نبیتن کو بشتن
هشته بار هلگران و چلی دیج دانه 1200 تن کلوپلن جدا جدا بشیتن بو خلق خل روشاوای کردستان دابین بکتن. حیدر گلکی سپاس براستیجی از جی وقت تم من دیت یعنی الویداره د کمپانی دا خلق چقاس به گرمایی پیشوازی و آلیکاریا کو د چروج آوای کردستانی ده که هر کس آمده بو یعنی لور از وقت کرده کش روج آوای کردستانی وقت کسی کش کوبانی براستی ام تجاران و آلیکاریا کو خلقی باشور مرا کریه دکه و بکجی تجاران و جامعی وان جبیر ناکن حیدر ج پیشابور بول و داره هولی رجی فرهاد دولمری لگل منه لجه کوم کرنا آلیکارین روداوش بور روز آوای کردستان حیدر تبچه مالتا آوا گلکی سپاس حیدر تو هر هبی به بولتن ده دجی حرالده شهوه دیسا بمله تبگره تبینه ناوا بولتن گلکی سپاس بچم جم فرهاد دولمری لگل منه فرهاد کارش مره هنکی بحثا و آلیکاریا کو ده کوم کرن بکه دلبخین من ئێستا لە شوێنی بارکردن و پاکیجینکردنی هاوکاریەکانم کە بۆ ڕۆژئاوای کوردستان ئامادە دەکرێت ئێستا لێرە گەنجانی خۆبەخش کارمەندانی ڕوودا و هەمویان سەرقاڵی ئەوەن ئەو کەلوپەلەی کە لە چوار ڕۆژی کەمپەینی ڕەنج بۆ ڕۆژئاوای کوردستان کۆکراوەتەوە ئامادە دەکرێت ینی پێشبینی دەکرێت بۆ کاروانی دووەم نزیکەی 50 بار هەڵگری دیکە تەژی لە خۆراک پێداویستی ڕۆژانەی خەڵک بگێدرێتە ڕۆژئاوای کوردستان وەکو کاروانی دووەم ئەمڕۆ کاروانی یەکەم 80 بار هەڵگر کە هەر بار هەڵگرێکی نزیکەی 10 تۆن لە خۆراک پێداویستیەکانی ڕۆژانە ئەنی شیر و ئەو پێداویستانی کە ڕۆژانە بۆ ماڵێک پێویستن هەمووان لە جلوبەرگ و لە بەتانی و لە گەرمکەرەوە لە شیری منداڵان دایبی هەر شتێک کە پێویستە بۆ ماڵباتێک لە ڕۆژئاوای کوردستان کە پێویستە و زۆر زەرورە لە نێو هاوکاریەکانی ڕوودا و هەن تەنانەت ڕەسەنگاوی خۆشی ئێستا هەر لە شوێنی پاکیجینکردن و ئامادەکردنی کەلوپەلەکانە لەگەڵ بەشێک لە کارمەندانی ڕوودا و گەنجانی خۆبەخش کە زۆر ئەرکێکی بێوێنەیان لە ئەستۆ گرتووە بۆ ئەوەی ئەو کەلوپەلەی کە هاتووە لە کامپەینی ڕوودا و بۆ پشتیوانی خەڵکی ڕۆژئاوای کوردستان لێرە پاکیجین بکرێت و هەمویان ینی زۆر بە شێوازێکی زۆر جوان پاکیجینگ دەکرێت یانی بخۆین بە پێی پێداویستیەکان لیستێک ئامادەکراوە بە پێی پێداویستەکان کەلوپەلەکان دەخرێتە نێو بۆکسەوە بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە هەم خۆراک لێک جا بکرێتەوە هەمش جلوبەرگ و گەرمکەرەوە و پێڵاون هاتوونە ئامادە دەکرێن بۆ ئەوەی بگرێتە ڕۆژئاوای کوردستان یانی ڕەنج خۆی لە 4 ڕۆژەوە سەرقاڵی کەپیرەکە و ئێستا سەرقاڵی پاکیجینکردنەکەی و دەیەوێت تا کۆتایی بەنجەمۆری خۆی بزماری خۆی لە ناو هاوکاریانە بدات بکەتە کاروانی دومیش بۆ بەیانی ئامادە بێت و بەڕە مەراسیمێک فرهاد گەرەک ئەزارم کۆبانێ فرهاد زۆر سپاس تۆ هەر هەبی فرهاد دۆلەمەری لە گەلمە بوو مدیت ڕەنج سەنگاوی بخۆژی دناوە وێ دەپۆیەدا ئالیکاری کۆم دکێ بچم کۆبانێ تەماشەوانên هێژە و دزانن وان ڕۆژان لە کۆبانێ شەهید هەبوون بریندار هەبوون لە دەردۆرە کۆبانێ لە گوندێ چەلەبیە گوندێ خراپعشکێ چەکدارên ارتش عربی سوری ایرش کردن یک ج دکترین گلکی چالاک گلکی فداکار زیرک کو آلیکاریا برینداران کرد بریندار درمان کردن دکتر بختیار مدرس نشترگره جراحه جباجار کوبانی لگل منه دکتر بخیر هاتی زانم اینترنت لوی داره زیده نباشه خط نه دکتر حاضر بریا تلفن لگل منه دکتر دستی و یک بیک ساغبه اشتدا دست بی بکم حتی همو دکتورین دنو همشیره و ممرضین دن دکتر روشا بریندارین کلور چاوای نها بگشتی کوبانی چاوای دکتر ایوار باش که دل بخوین ارتگلکی سپاس کم سر گوتنین کو مورالان ددن ما و گلکی سپاس کم قنات رودا و گوهیرو به پرتاو که مزنه لسر ایش و آزدارین ملت کرد لحر چهار پارچه کردستان نمازده لکوبانی بطایبتی حوالی میدیگی وقت من فیدکارن نشترگر و دکتورین داخلی هم لکوبانه هر ولات ما ام هر فیدکار بن هر کار قابکن ده هر آستنگیان و حمود جورین تنگایی که هبن ام کار قابکن ارکی ما اوا ایدن لسر روشا نخوشن که دهونی بریندار بون لگوند خرابعش که جمالباتا شیخ بوزان
وەکو وەجی دهۆنی گۆ پێنج کەس شەهید کەتبوون ئەوجی سێ ژن بوون و دو زارۆک بوون ji mala Şêx Bozan bûn û çar birîndarên cûr bi cûr bûn zarok û jin bûn mecvan ra nestergerî û emeliyatê wan kirin vê gavê rewşa wan aram e di nexweşxaneya Almanî da wek dibên علاج خاو تداوی باشه دکتور پیوستی و به چه هست دکتور وکه پزشک وکه نخوشخانه وکه عیاده كاكي دلبقين يعني كوباني روتك خوي جدا هي هرم والجزيرة وقامش له بالتواهي كوباني دور بيشكري لحرشر حاليا فاج با كوردا وكو تزاني يعني تركيا ديواري لكري تل ابيض قرتيه سينور ذاتن بيتري حبطالان حاليا قرق وزاغو لحاليا روجاوي كوباني قرتيه حرشر اللي ام دچپره دانا يعني پیوستی به هر چیزی هست حتی وگاوه او دپوی که هبون او کشتین کن دخستخانان و نخوشخانه و درمانخانه ده هبون لحتی آسته که آلیکاری دکن لیکو او روشا دور پیش کرنه و امبارگوی دریج بکه براستی عمل قیران و مترسین مزن راستورن به هیوین کشتر بسکنه و که کاریدور ببن یعنی پیوستی به همه چیزی هست که دل باشه او درمانه که یعنی آلیکاری که یو انج شانده بوش حلب 24 کامیون بون ایروجی از نشاش من 4-5 کامیون هاتنه تیرا خلکه کر دکتر بختیار دهونی یو ان 3-4 کامیون شانده بون دنه واندا درمان کم بود تنه لآستا خوارنه و پی دی وی انجیان بطانی و سفنج بون و هر حال تو تمنی بون نخوشخانه هم هیرو خاچا سورا ناف دولتی به آلیکاریا هیوا سورا سوری 4 کامیون مزن شاندن یک دو کامیونان درمان بون پی دی وین بزیسکی بون هاتن تسلیم کرن ریوبریا نخوشخانه کوبانه هر حال 3 کامیون بودی به وقت بین خوارن و پی دی وین جیانه بون هاتن دپو کرن و دستبروج دا انشاءالله لسر دبستان و کسین لجیه کو پنابرن کج گندوارن کوبانه هاتی ولوان ادم اواکی درست بلاوه دکتر ایروجی وکروداوی 8 کامیون آلیکاری شاند روز آوای کردستان یعنی هیوی دیکن البندنا کو ری وره وکرن بشکی مزن جوی آلیکاری در باسی کوبانی ببی دزگاه خیرخوازی برزانی جی به دهان کامیون آلیکاری کوم کرنش بو کو ببن کوبانی لی ری گرتیه هون خلق کوبانی دکتر بختیار جبو کو آلیکاری بگی و بانگا و داخوازا و چیزی شامه چیزی یو این چیه؟ يعني وكو بزيتكي وكو سيفيلكي دخاز ما يعني تعطى حمود دزجاين خير خازيل ناف دولتي وبتايبتي دزجاي خير خازيه برزاني تعطى وان خوش بتم براين مزنن وتم اليكاري منه لي بانغا ما وكو سيفيلان شر دبي راوسته ام سيفيلن يعني هدي لسوريا جيت كي شر راوستيا که قدر ملت کرده که ام دوید جنوساید مورالی دا جیانه بکنی یعنی برکی با آواکی دیرکت لسر کوبان شهر نبو مرمی و توپ نات نهندره باجار کوبانه لی اما ام با آواکی مورالی ام ده پرتک مزن دا عشت بن نفچه ام بین صفحاتا و انترنت و فیسبوک تشتی خواه پوزیتیف انو که ام دنیا گیدی بینن لی تشتی نگاتیو جی انو ام هر خبرك ما دكوجه وخبرك ما استاغدك يعني ام بهبينا كوشتر وري راوستاندن ام هبينا كو دبلوماسيه كردان للشامي دبلوماسيه حريم كردستاني سرپرستيا سروك مسعود برزاني بانگوازی لپارتیین کردی لباکورین کردستاني هر وها بانگوازی لدستلات شامل دولت ذوالهز وك امريكا كولاتسون نافنتوي یا که روکش روزان ام هفکاری هفته بون ما به هفته را شر ترور کرد ام بونه بنداوا ترور لسر اوروپا و دنیا گیش لیمت داعش تکبر حتی با غزه یعنی ملت کوبانه آره یکیش کوبانه دا بکد یعنی نابی ام 20 میلیون کرد به تنه بهلن باسکی وی بشکینن وک به کوبانکی به وان برو چکینن ام در روشک جنوسایتی مورالی دا جیان بکن دکتور بگیشتی هجمارا بریندارین کل جمعانه چندن؟ تبحثا شهيدان كر 5 شهيدن لبريندار دكتور
بنه نهار روجا بوري روجا جلكي جرامبو راست. روجا دشمه دهني راسته كان لمن روجهلات كوباني تدي ماجو ما بحثا بريندارن كير ماجو 4 بيج بون هين كسن دنه بتشوك هنا نجيشتن يعني از حتى في قوي تبينيا كيش بيج مالا شيخ بوزدان 4 جنازه خو وحر داروك حتى نها دبن دبن سقف خاني خدن هين جنازه وان ترمي وان در نكتي ناتنا بسبارتن بن اخي بله. تيد ديان لملي رجابا لقاسميه ولهاليه جعده ولهاليه غربي ام بين الهاليه كوبان الوردي بابتون تيبون يعني سيفيل هاتن بريندار كرن شربان هاتن بريندار كرن يعني بيتري ده بريندار اللشكر هبون حتى في قاضي يعني اول لحظه كده نبري من خوشخانه از هرم اللي جامل بريندار كي مرميه هي قالك سباس الدنيا اري دكتور مالا تاوا مالا واوا قالك سباس دكتور بختيار مدرس جراحي كرد جباجر كوباني ده بالشاف بشتي كم من جوارا بولتان پیشکش کر از چوم ناوا جوان کرد آلیکاریا کو کامپانیا رنج روداوی کوم کربو لکامیونان بارد کرن تماشاوان این هیجان از جیبو ما یک جوان ما بهفرا حتی ساعت نزدیکی 3 شبه کامیون بارد کرن هیجانا کود ناوا وان جوانان ده هبو براستی بقاسی هیجانا شروان کرد بو ده جبهین شرده جبو پاراستنا روش آوای کردستانی بله اف دیمنین کن دیبینین دیمنین وان جوانانه وزنك فاصلة إلى النهار سريع 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 عثمان بله اما او دیمنین تماشاوان این هیجا دیبینین اسامه جلوره هواله ما افکار می پلان اسامه جلوره افکار این دروداویج دا جلوره از لور هر کس لوره یعنی خلک مج هر 4 پرچین کردستان لوه داره بون بار دکرن کامیونن کو ایرو چونه روش آوای کردستان بختیار قادر لقامش لوه پیامنر روداوی نرینا خلکه گرتیه ده درباره شاندنا آلیکاریان جبو روش آوای کردستان خلک دبیجن رودا و جه ریز و حرمته سپاسی هریما کردستان دکن لسر پشتگیریا جبو برخودانا روش آوای کردستانی ڕۆژاوا لە چاوەڕوانی کەمپینی ڕەنجە بۆ ڕۆژئاوا لێرە بینی کە لە دەور و پشتدا پڕا و پڕە لە ئاوارە بەڵام ئەوان چاوەڕێن کە لە زووترین دەرفەتدا کۆمەک و هاوکاریەکانی تۆڕی میدیایی ڕوودا و بگات و لانی کەم بتوانێت کەمێک لە ئازار و مەینەتیەکانی ئاوارەکانی قامیشلۆ کە لە هەر چوار دەوری قامیشلۆ و بە تایبەتی لە سنووری پارێزگای حەسەکەوە ڕویان لێرە کردووە کەمێک لە ئازار و مەینەتیەکانیان کەم بکاتەوە. وەکی خۆرتێکی کورد لە ڕۆژئاوا بڕاستی گەلێکی حەوجەداریە خەڵکێ مەلڤێ دەرێ هەبوون. کۆنڤۆیا گۆژەئالیە ڕەنج vêtê bi Rûdawê re bi xêrxwaziya Berzanî re gihişt yanî êdî birêt kevin têne Rojava ji bo me cihê şanaziyê ji bo me cihê kêfxweşiyê got êdî Kurd bi yek helwestî bi yek dengî êşê hevdû digihênin cîhanê û li ber êşê hevdû jî helwestên piştgiriyê رابر دکن جبوی جهانی توایی. از گلکی سپاس دکم رنز رودا و به مساعدنا جمره شاندنه ام گلکی سپاسیا وان دکن و انشالله کرده تم بیک بن. رودا نجر بس روج آوا تنيري روز آوا يعني رودا بسر ملتي دنيا يجيشي دورا وهي وام سر سكنن يعني وجهون جي احترامين قناتك محترمة وصادقة وأم ثقتها ما بيتي يعني
وثقتان ملتها جي بيدي حتى كردجي وعربجي وسريانجي هونجي احترامين يعني سر مساعدات كردستان ساعتها ينقل كي خوش بها قال كي خوش بها يعني عالم شوي يقول كوشبر بوي المدرسه الجامعه هر دري يعني تشكي وان تني دو پیامنرین میان زیرک که روز آوای کردستانی الگلمنن بختیار قادر قامیشلو غریب مجید دیری که هون هر دو جی بخیراتن و دستی وای بساق به از دبینم هون قط ند وستن و کلوی دارید بیشن ماندی نابن یعنی بچم جم غریب جبر کو بختیار نه فوکس پوپاوی هبو برا غریب به غریب تل دیری که روشا دیری که چاوه براستیش بر کو دهات گوتن کو هنکی ایرشی خواستن ایرشی چلاغا بکن لی از بیجم روش نها آرام بگیشتی دیرک روشا و چاوه دل بخوین بریا کاز بوده بحثا روشا دیره که دورو برا بکیم از یک تشتی بیجم یک گوتنی و بوده ما هفتیه که از روشاوای کردستانی هم طایبتی جهری زیده ام القامش لبو اینا راستی جو من بریا زاخو کربی لیده ما ساتیم دیره که ایشم يعني من قد هسه في غريبيين هكذا او غريبيه مش كاس هل وكي اسقل ناوا زاخودا ببینم پراستیجی یعنی بو من هسته که جدا بیش بر پیشوازی کنا خلکی ویش بر دانوساندنا خلکی وی طیبتیش گل تورا مدیار رو داوی اول شالیه که شالیه که دیجی و روشاشر افریقا یعنی گلک جران هول داینش دی و وقت دست بکریه ل گند صفای سرب کومالگا چلاغا و افریقا چند هول داین ل همه حالتوان هاتینش کاندین شالیه شروانم و نشیانه پیشرویه که بکن جبوان خال و آرمان جین کوانا مبس بهی اجال دیری که جتشتکی دیجی گلک بالکش دل بخوین دمام هاتین اف کوما گنجال پشمن اوین بین اف کچوکورین هم بودما یعنی جدما کو او آوارنج نافچین جدا هاتین دیری که اوین ها هاریکاری آوانات کم دما من گوتی آواره یان کوشبر گوتی هم نخوازنیم بشن آواره یان کوشبر امید بشن خلکی میا یعنی بوما گوت نکو نخواشم بشن آواره یان کوشبر تا واسا گونه واسا شیلان خان بوچی والله دست بگی از خیرهاتنا قناتا رو دا و کمت کم ماموستا جبر راستی جی نه کوچ برن اهلی منه و خلکی منه و کردی منه و هبرای منه و ناف اهلی خودن انشالله حسابی شیلان خان هین چند گنجن چند خورتن هین چت کنج بوان آوریانش کنگی و دست بکیریان ام هفت کسن شش کسن ها هنگ جوانه حاضرن جی از نکارم ابناف کم گلگن دست بکا شر چه بوی هاتین خلکی ما هاتین بداره ام بوارنا بروج و بشف يعني ياج متى وش دستي متى أم ددن براستي وآليكارجي يعني عالم قلك مرة آليكارة أهل ديريكي بيت قصير بون قلك تشتكرنش بويما ومسفاسي عواتكن باشا هون جوانا خو نوسا هون چه سروانا پاروت کن او کلو پلو تشتین کوم دکنش کی وتینه مواد غذائیه خورنا گرمه تشتي زاروكم كيف خوش زاروكاتينن يعني أهل ما أم خوش كبراي خوا يديركي أم حتاج متى ماري كارن مهواني خورا إن شاء الله متخسريا وناك. رام شوانا تشاوي دمون سردانا وانت كن چن كيف خوش قالك كيف خوش بن زارو كي بتشوف قالك كيفاتي وقت عم دتشن جموام جوار غرادي واد بن قالك كيفاتي. زارو كار هيك زارو كارد بن. أم تشتي بطاطو بسكويت و تشتي شيبس تشتي زارو كام جوارد بن. باش دست خوش. ياته هون شد كم بيك بعد دمون بيك بعد كوم بن بلانيت خا هون شوا ريكتي خن هون شوا هفدود بينن والله تيمنك هون شوا هفدود كوم دكن هوساين هفرا كوم بن جروبا شوا سر جروب اتفقنا مرنا كودركي وام خاكم دكن دركي وام هبرا دركي هون شوا وان اليكاريات جهنن وان كسا ام دخن كيسادة دخن سلا ودوزعين المدرسة باش سپاسیا قناتیار رو داو دکم و بیجی کردستان دست خوش هر بجی بله دل بخوین یعنی وقت دیار اف خورتین هنک و بوده ما اف آوره هاتین ویره روزانه کلو پلین خارنه و خارنه سروان طایبتی جی پرانی آوره نهاد ناوا دبستان و هر دیسان مزگفتان دانه لیوی تجبوندی کو خدا نلوانا در کهون کنده که ایشو آزار نوانا کم بکن او کونا پیچید بتن کم کرنا آلی کاریانه و گهاندنا دستی وانا و هر دیسان دلخوش کرنا زارو کن آوره اوین کو نچاری هاتین آوره کنه اجا بومش راستی تشتکی بالکیش بین دک ویدوش بومش شانده بین متخاج راستی او بین پیام آخوا راست راست بگهین دل بخوین بس غریب دیری که بختیار و قامش لو القلب بختیار از بارد که من قلکی لبنده خواهیش بختیار تلقامش لوی ما روشا دیری که فهم کر لقامش لو نهار روش چاوه
لە قامیشلۆی کوردانەوە سڵاو دڵ بەخوێن بێگومان ئەوەی کە بەراورد بکەم بە 24 کاژێری ڕابردوو کە دوێنێ ئەم دەما لە چەند قۆڵێکەوە شەڕ بوو و بارودۆخی ئاوارە خراپ بوو و بارودۆخی بە شێوەیەکی گشتی باش نەبوو بەڵام ئەمڕۆ هەم ئەم کۆمەک و هاوکاریانەی تۆڕی میدیای ڕوودا و ڕەنجی ڕۆژاوە کە لە ڕێگان ئەمانە لا ڤۆکس پۆپەکەش دیتت کە بە چ شێوازێک ڕەنجیدایەوە خەڵک لەو بارەدا زۆر دڵخۆشن کە لە سبەیەوە ڕەنگە ئەو کۆمەک و هاوکاریە جۆرێک لە جۆرەکان بەهانای لێ قەوما و ئاوارە بێت بەڵام داواکاری لە پێشینەوەی ئەوان بوو کە بتوانرێت بە حەد زۆرێک بێت بەشێک لە کۆمەکەکە بگاتە سنووری کۆبانێش بە هەمان شێوە ئەوەی دیکە من ئەمڕۆ زۆر گەڕاوم لە ڕۆژاوە دڵ بەخوێن بە شێوەیەکی گشتی کە لە ناوچە سنووریەکانی حەسەکە بووم کە لە هێڵی پێشەوەن لەوێ دنیا بە بەراورد یعنی بە دوێنێ ئەم کاتە زۆر جیاواز بوو شەوی ڕابردوو ئەم دەمە هێرش لەسەر چەند هێڵێکی پێشەوەی شەربان هەبوو ئەمڕۆ تەقەلات فەنگ ناتوە لەم هێڵانەدا کاتێکە دەنجی ئاشتێ بینی کاتێکە ئەبینی کەمتر شەڕ و شۆڕە و دەنجی گول لە دێت خەڵک لێرە لە ڕۆژئاوای کوردستان دڵخۆشن بەوەی ئەمە یەکێ لە هۆکارەکان هۆکارێکی دیکە ئەوەیە لەگەڵ بڵاوبوونەوەی دەنگۆی ڕۆشتنی مەزلوم عەبدی بۆ دیمەشق و دیسانە دانیشتن و گفتوگۆی ئاشتی بکرێتەوە ئەمە دیسان هیوایەکی ئەم خەڵکەیەکە بە جۆرێک لە جۆرەکان بە کەنارێکی ئارام بگەن و هەروە شتێکی دیشمان لەبیر نەچی ئەو سارد و سەرمایی چەند ڕۆژی ڕابردوو کە بەهۆی بەفربارین و وەها پلەکانی کەش و هەوایانی پلەکانی سەرما لە ژێر سفری سیلیزی بوون کە من پرسیارم کرد لە بەتەمەنەکانی ڕۆژاوە ئەڵێ 9 ساڵە بەو شێوەیە ساردی و سەرمان نەبووە ئەمڕۆ ڕۆژێکی خۆشتر بوو 12 تا 13 و 14 پلەی سیلیزی بوون ئەوە باشتر بووە لەوەی کا 2 و یاخود ژێر سفر بێت ڕێک ئەم شوبهان بەو کاتێک کە لە ساڵی 1991 کاتێک باشووری کوردستان تووشی کۆڕەوەکە بوو یعنی سارد و سەرمایەکی گەلەک بوو بۆیە ئەوانە هەموو یعنی شتێکی خۆش دڵخۆشکەرن بۆ ئەوەی کە ڕەوشی ڕۆژئاوا هەم بەو کۆبوونەوە نوێیانەی لاگەڵ دیمەش شام دەکرێن لە ڕۆژئاواوە و هەم ئەوەی کە لە 24 کاژێری ڕابردوودا کەمتر شەڕ هەبووە لە سنوورەکانی نزیک لە قامیشلۆ بڵێن کە سنووری پارێزگای حەسەکەیە و هەم گەیشتنی کۆمەک و هاوکاری کە لە ڕێگایە و ئەوان چاویان لە ڕێگایە ئەمانە هەموو مژدەی خۆشن بۆ ئەوەی کە ینی خەڵک لەو نەهامەتێ و لەو کوولە مەرجی ئێستا تێیدایە دەربازی ببێت دڵ بەخوێن gelekî spas Bextiyar Qadir ji bajarê Qamişlo. Temaşevanên hêja mezintirîn xwepêşandana Kurdan Almanya li bajarê Bonê çêdibe roja 31 vê mehê saet 1 dest pê dike li bajarê Bonê li Hofgarten ew xwepêşandan heye xwepêşandan bi navê xwepêşandan roja biratiya Kurdan ev slogana wan e tê çaverêkirin ku nêzîkî sî hunermendên Kurd jî di wê xwepêşandana ku ji bo Rojavayê Kurdistanê hatiye amadekirin beşdar bibin pankêrta wan heye zehmet nebe pankêrtê bînin karî bînî belê ala şalî لقل منه علاش كدري القل منه بله جبرليني على شالي فيام نيرا رودو بله دل بخن بله بله دل بخن من لا برلينم لا برلماني فدرالي ألمانيا مشوكا خط زاني أما تشانيكا هولين بزاني بوشي حكومتي ألمانيا بيدنجا برامبر بو تاواناني برامبر بكردك للا روجعوا إما شرط لكن بميكروفون كمان من أساس داري وسلم لقلايا أو لقل شانديكيات روجي شمي رابردو لا سوريا ولا دمشق بوا شانديكي لا برلماني فدرالي سرداني بربرساني بالاي حكومتي سوريا كردوبا ومن باسكا داواي تشيان كرد شي بياميكي ألمانيا جاندوبا بربرساني بالاي حكومتي سوريا. Serdar, vielen Dank für das Gespräch. Serdar, ihr wart eine Delegation, wart hier jetzt für 4 Tage in Syrien. Welche Botschaft habt ihr in Syrien, in Damaskus weitergegeben? Wie war da eure Reise? Was habt ihr erfahren können?
Also wir haben natürlich der syrischen Regierung, den Regierungsmitgliedern in aller Klarheit gesagt, dass was an Menschenrechtsverletzungen und an Übergriffen und an Tötungen in Rojava stattfindet, sind nicht akzeptabel. Das ist das, was ich auch mal wiederholt habe. Wir sind in tiefer Sorge um die Gesundheit und auch um die körperliche Unversehrtheit. تندرستی ساخلمی کردن روشاوای کردستان وره پاراستن دوی امنها هشیار بن که اف بفچونه برفرهتر لینایت و آگر بست که آشتیانه بیتا انجام دان و چارسری کلتوری بیتا کرن لروشاوای کردستان سوریه شرع نهاية ألمانيا وحكومة ألمانيا يجي بدنج للسرفية كي والدسردجي توانا دجي كردان لروشا آوای کردستانه verantwortlichen in بر پرسن شامه چی گوتی اول دمشقه بر پرسن شامه و دمشقه گوت نما کو ام دانستانن باش دانا لگل مظلوم عبدی و اف پروساج هسا دیجی هسا دکریا بر پرسیار و پککشی کریا بر پرسیار جبوان بر فرهبونن شرعی Strategie auf die arabischen Stämme zu setzen, ein Fehler war. وباوريا من استراتيجية فوكس استراتيجية أوروبا لسردين عربان غلطة. Das hat dazu geführt, dass die arabischen Stämme عشير عربيجي بين راستندن und durch den Verrat der arabischen Stämme أو خيانة عشير عربا لدجي كردان أنجام دايجي يا أشكرايا وكردان جانا خوش بو أزادية روش آوای جهاني قرباني كر و ام دیوان خالان دانستانن لگل شرع لبرلین جی گوتو بیش بکن روشا کوبانه کارساد باره و زاروک دمرن هون وک فراکسیون سوسیال دموکراتان شد خوازن ام دخوازن که آگر بستک دمل دست بیت انجام دان و اف پفچونه بین راوستاندن و ام سپاسیا گلی کرد لروش آوای کردستان دکن و سپاسیا گلی کرد دکن که او آلیکاریا کرد روش آوا دکن و آلیکاریان گهینن وانان و سپاسیا دزگاه خیرخوازی بارزانیشی دکن که او یارمتی و آلیکاریان دگهینن روش آوای کردستانه و ام هیوید کن که او هست بر پرسیاریت بکن که خیانت الکردان دوباره نکن ئێستا ئەوەیە کە دەبێت داوا دەکەین لە ئەوروپا جارێکی دیکە خیانەت لە کورد نەکەن و پشت لە کورد نەکەن بە هەموو شێوە ئەمانیش دایانێ هاوکاری بگەین ڕۆژاوا و هەروەها من باسم کردبەوە سەردار کە ڕووداویش هاوکاریکی هەلک گەوری کۆکردەوە بیگەنتە ڕۆژاوا و کۆبانێ لەبەرەوەی ئێمە هەوڵەکانمان بەردەوامە بێت و سەرداریش کەسانی وەکو سەردار کە دڵسۆزی کوردن لەناو پەرلەمانی فیدرال ئەمان هەوڵەکانیان بەردەوامە کە دەبێت حکومەتی ئەڵمانیا هەڵوێستێکی ڕوونی هەبێت بەرامبەر بەو کۆمەڵکوژێ بەرامبەر بە کورد دەکرێت و ئەو دۆخی ئێستی کە ڕۆژئاوا هەیە بەری ئاڵاشالی ji Berlînê gelekî spas bû mîvanê te jî belê min behsa xwepêşandanê kir ku wê li bonê çê bibe ev plakata wan e xwepêşandan roja biratiya Kurdan sîv yekê meha yekê 2026 roja şemiyê saet yek heta şeşê êvarê li Hofgarten çê dibe مالباتك كردين عفريني دمكو هولدان جطبقة دركفن جروبك تشكدار أسوري إيرشي وانكر دوا إيرشي دا مريم هيا هفجيني وي جاني خوش دست دا أو أبوكا خوشي جالي تشكداران و بريندار دبن حتى نها ترسا وان روجان دلي وان دا هيا يعني هر دنگا كتاب هستن دبيجن جاري كدن تشكداران إيرشي وانكرن شوێنی برینەکەیم پیشان دەدات و باسی قورسی ئازارەکەی دەکات. مریەم حسێن تەمەن 62 ساڵ خەڵکی عەفرینە.
ڕۆژی هەفتەی ئەم مانگە کاتێک لەگەڵ 6 ئەندامی خەیزانەکەی کە بەشێکیان منداڵ بوون هەوڵی دەرچوون لە تەبقا دەدەن گروپێکی چەکداری سەر بە حکوومەتی سووریا دەستڕێژی گولە دەکەنە سەریان. فیشەک بەر قۆڵی مریەم دەکەوێت و هاوژینەکەی دەکوژرێ. ناچار بەجێ دێڵن و دوای 4 ڕۆژ تەرمەکەیان هێنایەوە قامشلو و بە خاکیان سپارد. هاتشتێک ناکردوامەژوی جێ دەرکەت مەگوی کلڤەر خنام دەرکەبنام خۆ خەڵۆتکن ئەو بێتن عەرەبی هەگەیەک دن لێ خستن یاکیشمان نادەمامگی بمرۆن و ناسکنی شوپێرها بسرعات داڕە یەکی لەک شوپێرش برین دەور بوو ئەرێ لێ کۆل لجیکی ئەم لجیکی بووکێمە لجیکی هەرێک لجیکی خدای ما خەڵۆتکە یا رب حسبي الله ونعم الوكيل يا رب. لە کاتی هێرشەکەدا بووکی مریەم فیشەک بەر قۆڵی چەپی دەکەوێت. ئازاری برینەکەی ئەو تەنیا قۆڵی نییە، خەمێک دڵ و دەرونی داگرتووە و چەند ڕۆژە لەم گۆشەی ماڵە ناتوانێت ساتێ ئەو ڕووداوە لەبیر کات. ئەمان لە ناو ئۆتۆمبیلێک بە چادرێکی داپۆشراو بوون. بە هەڕەمەکی تەقەیان لێکراوە. تاریکی، دەنگی تەقە، هاوار و ترس هێشتا ڕۆحیان ئازار دەدات و لە ترسی ئەو چەکدارانە کەسیان نایانەوێت دەم و چاویان دەرچێ. وام دخۆزن ئەمجیکی بە حەسەن بنتی. ئۆرتۆقە ئەمرن نۆرم. حتی دەنگی دەربکی تێدە قەچکرد مە تەرسۆڕە دەمرن نۆرم. خودی وانجی خەڵۆتکە مەژی خەڵۆتکە یارم. بۆی بالێ سەرمە بشو یا رب. وەلا ئەم بی دخۆزن نۆرم ئەم سەلامەتی دخۆزن. هێرشی گروپە چەکدارەکانی سەر بە سوپای عەرەبی سووریا بۆ سەر خەڵکی سڤیل بەردەوامە. کۆمەڵکوژی و ئاوارەبوونی خەڵک دیمەنی بەرچاوی ئەم ڕۆژانەی شار و گوندەکانی نزیک لە بەرەی شەڕن. دڵنیا ڕەحمان، ڕوودا و قامشلۆ. خەلیل زارۆکێکی 7 ساڵیە ژعفرینەیە نهال قامشلۆ کۆچبەرە لێ نەخۆشە. یعنی تەوی کۆچبەری و هەژاری و سەرمایە دەرمان تنە گۆ خەلیل پێ برینێن خوا دەرمان بکە. دکتۆران دەرمان ژێ ڕەنویساندنە لێ قامشلۆ و دەرمان پەیدا نابن. کۆچبەر لە مزگەفتێ لە دبستانان و لە ئاڤاهیên ku heta niha temam nebûne li Qamişlo dimînin hesa bikin divê zivistana dijwar de çawa dikarin bijîn. مناڵی نێودارە زەیتونەکانی عەفرینە کورد بوون تووشی ژیانی ئاوارەیی کردووە. خەلیل حەسەنی تەمەن 7 ساڵان نەخۆشی سەدەف ژیانی داگرتووە. پزیشک هاتووە بیبینێت بەڵام دەرمانێک شک نابات بۆ ساڕێژی برینەکەی. ئەوەی لە دەستی دێت نووسینی دەرمانەکەیە کە بە خێزانەکەی بدات. بەڵام ژیانی ئاوارەی و بێپارەی ڕوون نییە کەی ئەم منداڵە دەرمان دەکرێت. يا ايه متحدين بقضايا ملتهب سر التهاب الدرسي تشينا لە زۆربەی مزگەوت و قوتابخانە و بینا و باڵەخانە تەواو نەکراوەکاندا ئاوارە هەن. تا ئێستا ژمارەیان گەیشتۆتە 72,111 کەس. لە 2993 خێزاندا لە نێو ئاوارەکاندا نەخۆشی درێژخایان زۆرن. بێدەرمان و پزیشک ماونەتەوە. پزیشک دەڵێ ڕەشید مستەفای تەمەن 59 ساڵی سینەی پڕئاوە و سەر تا پای گیانیشی هەوکردنە. لەژێر چاودێری پزیشک نەبێ مەترسی لەسەر گیانی هەیە. دا بمڕۆیە ومعدا مڕۆیە وبلگیم بریبیە حەبە من هەربم حەبۆ نەویرن من حەبە داخوێ ئێرکی هۆ بێ دبام گوێن نیم
نەمانی دەرمانی شەکرا حاڵی یونس محەممەدیشی بێرەگەیاندووە. شەڕ قاچەکانی بردن و شەکرەش خەریکە دەستەکانی ناهێڵێت. لە نەخۆشخانەیە بەڵام بێ دەرمان و هیچ چارەسەریەک چارە نووسێکی نادیا چاوەڕێتی. دەرمانیان پڕتینە کە تشتم تنە کاچمە بپرسێتنە و دەرمان گەرەک هەبە و پارەژی مەرەتنە. بەپێی و ئامارانەی لە تەندروستی قامیشلۆ دەسمان کەوتووە لە نێو ئاوارەکاندا نزیکەی 1000 کەس نەخۆشن، زیاتر لە 400 کەسیشیان نەخۆشی درێژخایانیان هەیە. ئەو سەربازگانەی ساڵێک لەمەوبەر حکوومەتی ئەسەدیان تێدا دەرکرا ئێستا بوونەتە شوێنی نیشتەجێبوونی ئاوارە، بە تایبەتیش خەڵکی عەفرینن. ئەو سارد و سەرمای چەند ڕۆژە ماڵ نییە نەخۆشێکی تێدا نەبێت. ئەمەوێ ڕای ئەوەی کە نەخۆشی زۆری درێژخایان لە کەمپەکانی ئاوارەدا هەن و پێویستیان بە چاودێری تەندروستی بەردەوام و دەرمان هەیە. بەختیار قادر ڕوودا و قامیشلۆ. ماڵەوە ئاوا بەوە تەماشا کرد حتا سبە سەعات 7 بمینن خۆشیدە و بخاترێ. والله هرچی پێم بکرێ دەیکەم ئەگەر ئەو مەجالەم هەبووە وەکو ساڵی 2014 ئێستا قووەتە مەنۆر بکوبووە بە هیچ شێوەیە قانونی قبول نییە تعدا لە کورد بکرێت. طبعا من هیچ وەختێک بڕوام بە شەڕ نەبووە، حەزیشم بە شەڕ نەبووە، بەڵام کە بگاتە ئەوەی تعدا لە کورد بکرێ ئەو وەختە ئێمە ئامادەین بۆ هەموو شتێک. ئێمە دڵ و دەروونمان لەگەڵ مرۆ خوشک و برانێ خۆمانە. ئێستا کوبانی لازمنی ئەو ناوچانەیە کە ناوچەیەکی کوردیە ئەبی دەستی لێ نەدرێ. ئەمەیە ئەوەی کە باس کراوە ئیتفاق کراوە لەسەری. ئێمە لەسەر ئەوە دەڕوین بۆ ئێمە لە هەموو شتێک پیرۆستتر کەرامەت و هەبوونی کووردە. هەر شتێک پێویست بی بوو پاراستنی کەرامەتی گەلی کوردستان ئێمە ئامادەین بیکەین. طبعا شەڕ لە بەرژەوەندی هیچ کەسێکدا نییە. پەیامی منەوەیە بەرگری لە مافی گەلی کورد بکەن، بە هیچ شێوەیە پشتیوانی لە توندوتیژی نەکەن. شەڕی دونەتەوە کارەساتە. کوردستان پێشمەرگەی هەیە و ئینشاءالله هیچ کەس ناتوانێت دەست درێژی بکاتە سەرەوەی کوردستان. خۆت هەبی خەڵک هەیە، خۆت نەبی کەس نییە. سنگ